سەرچاوە مێژوویەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ناوچەی بناری بەمۆ ناوچەیەکی گرنگ و پڕ بایەخەل لە ڕووی مێژوویەوە بوونی پاشماوە و شوێنەواری دێرین و مێژووی لە ناوچەکەدا ئاماژەیەکی ڕوونە بۆ بوونی ژیان و قەرەباڵخی سەردەمی شارستانێتی کۆن کە ئێستا وەک ناوچەیەکی گرنگ و پڕبایەخی مێژووی ماوەتەوە و بە سامانێکی نیشتیمانی و مێژووی ناوچەکە ناو دەبرێت. لەگەڵ ئەوەشدا هەوڵەکان بۆ تێکدان و شێواندنی مێژووی ناوچەکە و بەتاڵانبردنی کەرەستە مێژوویەکان کارێکی نوێ نییە و تا ئێستاش بەردەوامە. لە نوێترین هەوڵیشدا ئاسەواری گەڕان و پشکنین بە دوای شوێنەواردا دەردەکەوێت کە دانیشتوانی ناوچەکەی نیگەران کردووە. ئەم ناوچەیە زۆر دەوڵەمەندە لەبەرەوە ئێستا شوێنەوارمان هەیە لە دەربەن بێلولە هەیکەلەکە نووسراوی بە خەتی بزماری لەسەر نووسراوە و ئەتوانن هەر کەسێ بێ بێ سەیری بکە. ئەمجا شوێنەواری تر هەموو شوێنەکان شوێنەوارە بەڵام شوێنەوارەکان تێک دریاون لە بێلولەوە بۆ دەربەن بێلولێ بۆ ئێرە بۆ سەرتە کە هەمووی شوێنەواری کۆنە و ئاسارەکانی دیارە و بەڵام هەر لەبەرەوە تێکە درێ و تێکێدەن. ئێمە ناوچەی بناری بەمۆ بە گشتی هۆرێن و شێخان بە تایبەتی ناوچەیەکی دەوڵەمەنە بە مێژوویەکی دوور و درێژ ئەگەڕێتەوە بۆ پێش دینی ئیسلامیش. ئەمە دەلالەت لە بوون و دەسەڵات و توانای گەلی کورد دەکات. مێژووی ئێمە شانازیەکەن بە مێژووی خۆمەنەوە. ئێستا ئەم مێژووە دیارە ئەم مێژووە بە شێوەیەکی گشتی بەهۆی داگیرکاریەکان و ڕێژەمەیەک لە دوایەکانی دژی هەر چوار پارچەی کوردستان وەکو ئەمەش پارچەیەکی باشووری کوردستان بەهۆی داگیرکاری وڵاتانەوە دیارە هەڵدراوە زۆری لە ناوبراوە. داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە ناوچەکمان پارێزیە و لە دەستی خەڵکی تاڵان کرا و ئەم شوێنێکی مێژوێن نەک هەرکی هەڵسێ بخۆی هەڵیکەنە بیبا و چەندین گۆڕستانە نێرا هەڵکەندووە و خۆگۆڕی بسڵمانیشە گۆڕی کەسێتر نییە کەوان هەڵیەکەن یا گاور بیام ناولات داواکاریمانەوەیە بیپارێزن و مێژەکەمان تێک نەدەن و مێژی ئەم بنارەیە بەڕاستی ئێمە شانازی بە مێژەوەکەین. ئەنجومەنی گوندی شاوازی کە گوندەکان بە ناوچەیەکی دەوڵەمەندی شوێنەواری مێژووی دادەنرێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستان داوایەک ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکات بۆ ڕێگریکردن لە تێکدانی مێژووی ناوچەکەیان و بەتاڵانبردنی ئەم سەروەتە نیشتیمانی و مێژوویە. شوێنەوارێکی مێژووی کۆنمانەیە ناوچەیەکی بەرفراوانە شوێنەواری مێژووی کۆنیتایە بەڵامە کویتر دەستێکی نادیار هەیە هەوڵدا ئەم ناوچە تێکدا شوێنەواری مێژووی تێکدا ئێمەش محاولەمان زۆر کراوە بەڵام تر نەکراوە لە تەک دامدەستگای حکومی بەڵام هەوادارین دامدەستگاکانی حکومەت زیاتر بەرە پێش بچن زیاتر هەوڵ بدەن کە ئەو کەسانەی ئەگیرێن بەرنەبن کە ئەوانەی کە نیازی خراپیانەیە بیانگرن. ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە هەڵکنراون دوو سێ ڕۆژە ئەمە یەکێکە لەو شوێنانە هەوڵی تر دراوە تەوان هەرەوەڵا دانێتە شتیان هەلەبان هەرچی گەڕێنەمان دۆزیێ بەس هەیە ئەمە دانەیەکیان ئەیسا حالێن. هەوڵی تێکدان و تاڵانکردنی شوێنەوارە دێرین و مێژوویەکان لە سنوورەکەدا کارێکی نوێ نییە و لە ماوەی ڕابردووشدا بەشێکی زۆری شوێنە گرنگ و مێژوویەکانی سنوورەکە تێکدراون و کەرەستە مێژوویەکانی بەتاڵان براون. بۆیە دانیشتوانی گوندەکانی بناری بەمۆ داوا دەکەن ڕێگەل لە شێواندنی مێژووی باو باپیرانیان بگرن و کەسانی تۆمەتبار ڕوبەڕووی یاسا بکەنەوە. سەڵام ڕۆڤگەلی کوردستان گوندی شاوازی لە بناری بەمۆ.